بری 30 سالی دزگه که گرینگ لآلمانیا هات دامزراندن کومله جواکا کرد بو لآلمانیا خدمته که مزنج کردیان كل ألمانيا دمين راكر براستي حطانا هاجي وكا يكج بهسترين لوبيا كردية لوي ولاتي از بخوابو ما شاهده گل كارين وانيين هيجا با ألماني جيراد بيجن كرديشا جمايند دويتشلاند قوتنا ويسا زيجي لجنب برپرسين بلندين ألمانيا اتبارا ويها قيمتا ويها 3 ساليا وي كوماليجي بيروز دكن جه برلين آلا شالي لقلبنا بشتاري سرمونيا 30 سالية كرديشا جماينده بويا آلا تبخيراتي بله كا چاوا تي بيروز كرن آلا 30 سالية كوماليا جواكا كرد لألمانيا بله دلبخن بريارة كاجر حوت بكاتي ألمانيا لرستورانتك ياخو بله رستورانتێکی گەورەی پەرلەمانی فیدراڵی ئەڵمانیا لە بەرلینی پایتەختی ئەڵمانیا سەرمۆنی یادکردنەوەی دامەزانی 30 ساڵی وەکو خۆدوتت کودیشە گەمایندە کۆمەڵەی جڤاکە کورد لە ئەڵمانیا کە خزمەتێکی زۆری کردووە بە کورد بە ناسنامەی کورد بە کەسانی کورد بە کوردی هەر چاپارچە کوردستان و جێگەی متمانەی لای بەرپرسانی ئەڵمانیان ئەمڕۆ بە ئامادەبوونی نزیکی 150 کەس میوانی تایبەت کە ئەمڕۆ لێرە ئامادەن بۆ یادی 30 ساڵەی دامەزراندنی کوردیشە گەمایندە من لەگەڵ کاک مەمەد تەنەڤەندیم کە ئەو بەڕێوەبەری تامڕم سەرۆکی ڕێکخراوی کوردیشە گەمایندە بووە و ئەو بووە ئەو کەسە بوو کە ئەو ڕێکخراوەی دامەزران باخۆی کاک مەمەد بۆمان باسکە لە ماوەی ئەم 30 ساڵەدا کە ئێستا جێگیری سەرۆکی ئەو ڕێکخراوەیە چیان کردووە و ئەمڕۆ چەندێک گرنگە بۆ کوردیشە گەمایندە کاک مەمەد سڵاوت لێوێ زۆر خۆش گەلێک سپاس بەلێ بەرەوێ 30 ساڵ me civaka Kurd li Almanya li Kölnê me damezrand 30 saliya wê em niha pîroz dikin îro li Reichstag li Parlemenê Federal li Almanya em dixwazin bi koktêlek 30 saliya civaka Kurd li Almanya bîr bînin bi rastî wextek dirêj e berê 30 sal zî civaka Kurd berê wê zî komel hebûn lê berê wê 30 sal hin komel hatin bahev komelên karkera bûn civaka Kurd li Almanya xwestin dezgeh Kurdî bo diaspora Almanya pir rengî ava bikin û sazî bû pir olî bi her çar perçeyên Kurdistanê xwendevan karsaz karker jin û mêr ev dezgehên Kurdî îro heta niha anîn ez destpêkê serokê wê bûm 10 sala min civaka Kurd Almanya serokatiya wê kiriye û yek jî damezranirê civaka Kurd li Almanya bûm ez piştî vî 3 salî ji bo naslama Kurdî li Almanya me gavê gelek girîng me avêtin îro em civînê xwe li parlamentoyê pêktînin ev nîşana nasbûna civaka Kurd Almanyayê qezencê herî mezin avakirina grubek parlamenterên Almanya di parlamentoyê da jiyana Kurdî li Almanya û gelek قەزەنجێ din هەنێک و civaka Kurd li Almanya ev 30 salê derbasbûyî de pêkanîne. ئەمێ بزانم بۆچی لاتان گرنگ بوو کە لە پەرلەمانی فیدرالی ئەڵمانیا ئەو یادە بکەنەوە و ئایا ئەندام پەرلەمان و کەسایەتی گرنگی سیاسەتی ئەم وڵاتەش ئامادەن؟ بەلێ ئیشەv mêvanê me parlamenter hene ji hemû fraksiyona normal îro vekirina vê şayî gerek serokê Parlamena Almanya seroka Bundestagsprezidentên pêkbaniya lê ji ber ku biryara hilbijartina Parlamena Almanyayê nû hat standin îro ev hefte civîn parlamentoyê çênavin gelek parlamenter li malê xwe lêborîna xwe xwest îronê lê gelek mêvanê me yên taybet û parlamenterê amade bin. Serqalî helmetî amadekirin helmetî hilbijartinin li Almanya bihۆی hilbijartinî pêşwexta kak Mehmet ba bas bi Kurtî bom baska ew kara giringanî ka ڕەوەندی civaka Kurdî کۆمەڵی civaka Kurd لە Almanya دەیکات تا ئێستا چی بوون کە
من هەمیشە لەگەڵ ئەندام پەرلەمان و کەسایەتی ئەڵمانیەکان قسە ئەەکەم ئەوان هەمیشە باسی گرنگی بوونی کوردیشە گەماندا ئەکەن لێرە. بله يعني ألمانيا 2 مليون كردجين وقتا كان بحثا دياسبورا كرد دكن ألمانيا نيفين كردين دياسبورا لألمانيا جيان دكن جبوه ألمانيا جبو كردا جبو كردستان جلك جرينجا ام حمولاتي في ألمانيا هنا ام دخوازن ألمانيا ما وك كرد وك حمولاتي خوين كرد ناسبك وجبوه زي ما جلك جافين جرينج أبيتنا براستي جبركو ما في مي دنگدانه هي ام حمولاتينا ام ورگی ددن ام وی ولاتي پیش ودبن و ام المانيا ولاتي خود بینن جنراسيون سيمين چارمين لويدر دايك بويه جيان دكن جبوي المانيا جبو مگاله کرینگه و المانيا زي گله قيمتي ده جواكا كرد لألمانيا جبركو ام ناسما نامان دخن پیش ام بناوان دكيفن پیش دكيفن جوينا سازيا جبوي گله گرینگه افرو جبومه تنها ودی زور سپاس که لگل مانابی زور سپاس و با تمزرو چاوری او یاد او سرمونی دکینوا دل بخوک آماژم پدا خودش شهر حالی تو آگاداری که گرش کوریش گماینده توانیویتی نک هر اوی که کرد باشیوازی کی پروفشنالای ئەتوانم سیاسەتوانی و یاخۆدا حکوومەتی ئەڵمانیا بناسێنێ بەڵکو هاوکاری زۆریشی بۆ هەر چاپارتی کوردستان هەمیشە کۆکردەوە یەکەم کەسشن هەشتە ڕووبا لە کوردستان کە دێنە دەنگ لێرە بۆ وەکو دەنگی کوردن لێرە و لۆبی بەڕاستی لۆبی گرنگەکەن بۆ کوردستان ئەوەش بەڕاستی جێگەیشانە زیێ دەستان خۆش بە پیرۆز بێت gelekî spas ala zor spas Mehmed Tanrî Verdicî silav bike dostekî minî hêjaye û carekî din jî پیروز به گلک سپاس الله شالی جبرک. ممنون.